بنای خوای گەوری میهرەبان درود سڵاو بۆ سەرگیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. دیارە وەکو سۆمای چاوان لە سلێمانی پرۆژەی لەبەرکردنی سوورەتی واقعە بە تەفسیر و تەجویدەوە دیارەمە پێشبڕکێکە ئێمە ساڵانە بە ئەنجامێک گێنی بۆ خانەوادەی سۆمای چاوان لە پشووی هاویندا کە مەرج لە بەشداربوونی خانەوادەی سۆمای چاوانن خوان و ماڵ و منداڵەکان ئەوانەی کە توانای لەبەرکردن و حیفزیان هەیە کە مەرجێکی گرنگ بە بەلامانەوە کە ئامادەکردنی دایکان یاخۆ پەرۆدەکردنی دایکان بۆ پەرۆدروستەی کە خوای گەورە داوامالێکە دارە لەبەرکردنی قورئانی پیرۆزیش یەکێکە لەو نیعمەتە گەورانەی کە خوای گەورە بە بەندەکانی خۆی بەخشێت. پێمان وایە شارەزابوون لە قورئانی پیرۆز واتە شارەزابوون لە پەیامی خوا و بۆ پەرۆدەیەکی دروست چونتاکە بەرنامەکە بۆ ئینسان خوای گەورە نردوێتە خوارە قورئانی پیرۆزە کە ئینسان گرنگە لێی شارەزابێ و لێی حاڵی بێ. سوورەتی واقعەوەیەکی کە لەو سوورەتانی کە باسی بەهەشت و جەهەنەمەکات کە گرنگە کە بەڕاستی هەموو مرۆڤێک خۆشحاڵی خۆی کە ئەمە بە بەهەشت و ئاگاداریبوونی خۆشی لە دۆزە کاتێکە پابند ناوی بەردەوامەی خوای گەورە. ئێمەژەم پرۆژەمان کە دیارنی کردووە دیاری کردووە پیمان وا بووە بۆ دایکان گرنگە بۆ خانوادەکانیان کە شارەزاب بن لە قورئانی پیرۆز. ئەم پرۆژە پەرۆدیانەوە ساڵان وەکو سۆمای چاوانی شاری سلێمانی هەمان بووە سەپاسپار پرۆژەی لە خوێنەوەی کتێبی وڵای سەرمەرگ لە ژیانی پێغەمبەری خوایە کە ناساندنی پێغەمبەری خوا و هەڵسوکەوت و مامەڵەکەی کە چۆن بۆ بۆی مەش بتوانین ئەقتیدا بە بەرنامەکە و هەڵسوکەوت مامەڵەی ئەو کەین. ئەم ساڵش لەبەرکردنی سوورەتی واقعە بۆ ساڵەکانی کەشە ساڵە و بەرنامەیەکمان دانا بۆ ئەو پێشبڕکانی بۆی دایکان ڕۆشنبیر بن. پێمان وایە بۆ دایکانی سۆمای چاوان تەنها مادە گرنگ نییە بەڵکو گرنگە پەرۆدە بکرێن چون پەرۆدە ئەساسە بۆ ئینسان. کاتێ پەرۆدە دروست بوو بێگومان بەلەوەی کە مادە هەموو لایەنەکانی کە فرامۆشەکەیت گرنگ بەلاتوێت کە بەرەودێکی دروست بێت. لە ئێستادا کەمە پەرۆدە بەرەو داڕوخانەڕوا لە هەرێمی کوردستاندا بەداخۆ لە هەرێمی کوردستانە ئاگادارین پەرۆدە بەرەو لاوازی و تێدانەچێت لە بۆی کە ئەوەی ڕێکخراوە کان کە دژی بەرنامەی ئیسلامن کار ئەکەن لەسەر شێرازە تێکدانی پەرۆدەی ئیسلامی. بۆیە ئێمەش پێمان وایە هەمیشە پەرۆدە و بەرنامەدانان بۆ ئەم دایکانە لە پێش هەموو شتێکەوە چکم زۆر جایمە دایکانمان هەیە بە خێوکارە پەرۆدەکارنی بەڵام وەکو سۆمای چاوانەمانێم دایکان هەم بە خێوکاری بن هەم پەرۆدکاری بن. لەبەرم پێشبڕکێ الحەمدولیلا کە دامانەوە 4 کەسمان کە هەیە کە یەکەم بوون و 2 خاڵاتی ئەمرەمان کە بۆ پەیدا کردوون دیارە هەوڵماندووبێنێکی زۆرماندا تەنها دوانیمان بۆ دوانیان کە خوای گەورە پاداشتی بە خێریان باتەوە کۆمپانیای چراوی مەدینە و مەکە و مەدینە و هەروە کۆمپانیای سەماوات کە حاجی عەبدوڵڵا و کۆمپانیای چرای مەکە و مەدینە هی کاک عەبدولجەبارە خوای گەورە پاداشتی بە خێریان باتەوە کە دوو عەمەریان بۆ دابین کردوین. ئەگەر خوای گەورە بیتات و کەسی کەش هەبێت حەزکە لەم خێرە گەورەیە بەشداری بکاتوانە دوو عەمەرێکی کەشمان بۆ دابین کە خەڵاتی دووەمیشمان مۆبایلی زیرەکە خەڵاتی سێمیشمان ئەجهزەی کارەباییە چوارەمیش بە هەمان شێوە. ئەم خەڵاتانمان دابین کە لە ڕێی خۆڕەغازان و پاریش بە هەمان شێوە خەڵاتی ئەمرەمان هەبووە و هەروە مۆبایلی زیرەک و بە هەمان شێوە بەرنامەی کرد. پێمان وا بۆ گرنگیتان بەم دایکە بەڕێزانە لە هەموو کارەکانی گرنگترە چون هەموو دایکێک واتە بۆ خۆی ومەتێک ماڵێک خێزانێک کوڕێک کچێک کە گرنگێمە ئەگەمەنەوێت. خوای گەورە هەموو لایەکمان سەربەرز و سەرکەوتوی دنیا و قیامەت کات چون گرنگکە ئینسانم کارانەکەی کات مەبەستی و ئیخلاص و بۆ خوای بوون بێ. پێمان وایە کۆمەڵی دادگەریش بەڕاستی هەمیشە گرنگیدا بە پەروەردە کێمەوەکو سۆمای چاوان کە بەرنامەی ئێمە پەرۆدەیە و دەستکراوە بووی لە پەرۆدەکردنی نەوەکان و دایکانی بەڕێزە. ئەمڕۆ وەکو سۆمای چاوانی لە سلێمانی بە هاوکاری خێرخوازان هەستاین بە دابەشکردنی موچەی مانگی نۆ دەبەسەر 350 منداڵی نازداردا. ئەم منداڵانە ساڵانە لای ئێمە سودمەند دەبن بە کۆمەڵێک شت کە موچەی مانگانیان هەیە کە ساڵانە 150 ملیۆن دابەشەکەین بەسەر 350 منداڵی نازداردا. جاری واش هەیە بەهۆی نەخۆشیەوە زیاتر لەوە یارمەتیان ئەدرێت. ئێمە ئەو یارمەتی لە ڕێی خێرخوازانەوە وەرەگرین و دابەشەکەین بەسەریانە لەگەڵ ئەوەشە کە موچیان بۆ دابین کراوە ئێمە خواردن و جلوبەرێک بۆ جێژنەکان و هەروەها جلوبەرگ بۆ قوتابخانە و پێداویستی قوتابخانە کە ئەم ساڵ توانیمانە تقریباً 100 منداڵ جانتا و پێداویستی قوتابخانەیان بۆ دابین کەین. لەگەڵەوەشە جلوبەرگی جێژن هەموو جێژنێک ئێمە توانیمانە نزیکەی 200 منداڵ پۆشتە بکەینەوە بۆ جلی جێژن.
لەگەڵ ئەوەشە ئێمە بەوە نەوەستاین کە تەنها گرنگی بین بە لایەنی مادی مناڵەکان یاخود ئەو بژێوی کە بۆیان پێیاکەین ئێمە پەروەردەشمان فەرامۆش نەکردووە کە سوپاس بۆ خی گەورە ئێمە لە ساڵێکە خولێک ئەەکەینەوە بۆ مناڵانی نازدار ئەم ساڵ خولەکەمان دوو قۆناغی لە خۆی گرتبوو قۆناغی گەنجانی سەرکردا کە پێک هاتبوو لە کچە گەنجەکان کە لە 15 ساڵەوە تاکو 20 ساڵیشی تیا بوو کە ئەم کچە گەنجانەوەمان ڕاهێناون کە وەکو سەرکردە تەعامل بکەن لە ناو خێزانیانە لە دەرەوەی خێزان لە قوتابخانە لە ناو کۆمەلگایە بۆ ئەوەی کە بتوانن سبێنە چوونەکایەکانی سیاسەتەوە بتوانن سەرکردەیەکی باش و بەتوانا بن و کۆمەلگا بەرەو پێش بەرن لەگەڵ ئەوەشە مناڵانی نازدار کە تەمەنیان لە 5 ساڵ تاکو 12 ساڵیش ئەوانش خولی تایبەتیان هەیە ئەو خولەش کە خولی پەروەردەیی و فێرکردنی قورئان و ئادابەکانی ئیسلام و ناساندنی ئیسلام پێیان ئەمانە هەمووی بەڕاستی زەرورە بۆ ئەوەی کە ئەم مناڵە نازدارانە فێر بکرێت چکە ئێمە لەگەڵیانە ئەژین ئەو دایکانە فرێ ئەوە ناکەون پەروەردەی مناڵەکانیان جوان بکەن زیاتر هەوڵەدەن بژێوییان بۆ پێیاکەن یا خواردنیان جلوبەرێک لێرە و لەوێ داوا ئەکەن بۆ نمونەیان خەڵک یارمەتیانەیە بەڵام ئێمە وەکو سۆمای چاوان ئەو ئەرکە مەخسوس سەرشانی خۆمان بۆ ئەوەی کە ئەو ئەرکە مەخسوس سەرشانی خۆمان بۆ ئەوەی کە کەمێک لە ئەرکەکەی دایکەکان کەم بکەینەوە وەکو دایکەکە بۆتە باوکیش و هەم بۆتە دایکیش بەڕاستی ئەرکی قورسە بۆ ئێمە وەکو سۆمای چاوان هەموو ساڵێک خولی پەروەردەیمان کردوێتەوە و مانگانش موچەمان بۆ دابینکردن لەگەڵەوەشتا پێداویستەکانی تری ژیانمان بۆ دەسەبەرکردن سوپاس بۆ خی گەورە هەر بەردەوامیشە ئێمە ماوەی 17 ساڵە لە خزمەتی ئەم مناڵە نازدارانەیەین بێدا بڕان وسنتجد مش القرآن خلينا لا يتفجر مكانك